بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە دوا پێشاتەکان سەبارەت بە ڕاستپاردنی عەلی زەیدی بۆ پێکەنانی حکومەتی نوێی عێراق دەکەین سەر ئەوە دەکەین ئایا عەلی زەیدی دەتوانێت لەو ماوە دیاریکراوەدا کە 30 ڕۆژە تاوەکو 28 ماوەی لە بەردەستدای ئایا دەتوانێت کابینەی نوێ پێکبێنێ لەمپەرەکانی بەردەمی چین و ئەمڕۆژ کە نێردەی ئەمریکا یاخود بڵێن باڵۆیسخانەی ئەمریکا پێشوازیان کردووە لە ڕاستپاردنی کاریگەری دەبێت لەسەر پێکێنانی حکومەت و پەیوەندیەکانی ئەمریکا و حکومەتی نوێی عێراقیش وە قسە لەسەر لەمپەرەکانی بەردەمی و چۆنێتی دابەشکردنی پۆستە وەزارەکانیش دەکەین کە ئێستا کابینەی سوودانی لە 23 وەزارەت پێکاتووە کە شیعەکان 12 وەزارەتە سوننە 6 وەزارەتە کورد 4 وەزارەتە ئایا کابینەی داهاتوو شەرم بەم پێکاتەیە دەمێنێتەوە و باز لە بەشداری کوردیش دەکەین ئایا کورد چۆن بەشداریەکە لەو پەرتەوازەی هەیە لەو بێدامەزراوەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەم پرسان لەگەڵ بەڕێز کاک عەبدولعەزیز حەسەن ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق و پێشتر ڕاوێژکاریش بۆ لە سەرۆکایەتی کۆماری عێراق لە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق سەیر لەسەر دەکەین کاک عەبدولعەزیز بەخێربێن سوپاسیان دەبێت سوپاس دەکەین بەخێربێن ئەگەر سەرتا سەرنجی بەڕێز بزانە سەر ڕاستپاردنی عەلی زەیدی ئەو کاتێک کە پەرلەمانتار بووی یاخود ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانیش بووی بینیوتانە کەسێکی چۆنە و چۆن ڕاستپێردرا بۆ پێکێنانی حکوومەت سەرەتا سڵاو ڕێز بۆ جەنابەت و سڵاو ڕێز بۆ بینەرانی کەناڵی پێیان و بۆ هاوڕێیانەی لە پشتی کامیراوە ماندووە بن پەیوەندی با بڵێم ئەم کەسایەتیەکە لە دەرەوەی ئەحزابی سیاسیە بەڵام پەیوەندیەکی پتەوی لەگەڵ هەموو حزبە سیاسیەکانی بە تایبەت چوارچێوەی هەماهەنگی هەیە و پەیوەندەکەی زیاتر پەیوەندی ئابووریە پەیوەندی توجاریە پەیوەندی دەستکەوت و پرۆژەیە لەگەڵ هەندێک لایەنی سیاسی لە ژوورە اقتصادیەکانی ئەوانە ئەم شەراکەتی هەیە ینی شەریکە لە هەندێک شەریکاتەوەوانە وەکو توجارەت نەوەکو سیاست و ئەمان هەر لە سەرەتاوە خۆیان با بڵێم ڕابردوویەکی سیاسیان نییە وەکو عایلە هەر خۆیان کاسب بوونە لە سەیڕەفەوە دەستیان پێ کردووە و لە دوای 2023 وردە وردە گەشەیان کردووە و ئیتر ئەو با بڵێم بەنگی توجاری جنوبی بەدەست ینی ئەوەی بانکی جنوب ئیسلامی ئیتر لە کۆمەڵە شەریکاتیشی هەیە لە بەغا کۆمەڵی پرۆژەی گەورەی هەیە داهاتی نزیکەی لە 5 با بڵێم ئێستا سەرمایەکەی لە 5 وەکو تەقدیرە کردێ 5 ملیارد دۆلارە سەرمایە عەلی زەیدی بە 5 ملیارد دۆلار تەقدیر دەکرێت سەرمایەی خۆی و براکانی ینی تەقدیر واکرێ و ئەو شەریکات و پرۆژە گەورانەی کە هەیە قەناتی دجلە ئەو کڕیوێتی لە کەربولی لە جەمال کەربولی کات خۆی بۆ زیاتر کەناتی دجلە خۆت کەناڵی دجلە زانیت تەجاهی ئینەکەی ئێستا چییە زۆر طبیعیە کەسایەتێکی سەرمایەدار دەوڵەتمەدار بێ لە دنیا لە تاریخە هەبووە مەسەلەن جۆرج واشنتن کە مؤسسی وڵایەتە متحیدەکانی ئەمریکایە یەکێک لە سەرمایەدارە گەورەکان بوو بەڵام ئەو لە ناو مؤسساتە گەورە بوو لە وڵاتێکیش کە بینایی مؤسساتیانە کرد و یەک لایەنە با بڵێم توانیان لەگەڵ ینی توانی سەرکەوتنێکی بچکە زەمینەکە لەبار بوو زۆری لە مؤسسات شتانە بووە هەربێ پارێزەر بێ ماستەری بێ لە بانکە کۆمپانیای دابیرکردنی خۆراکیە کۆمپانیای هەیە بۆ ئەوانە هەر هەمووی پەیوەندی بە مؤسساتی دەوڵەتەوە نییە هەمووی پەیوەندی بەو سەفەقات و توجارەتەوەیە کە توجارەتی کردووە و کاسبە و ئیشی کردووە یعنی علاقاتی سیاسی نەبووە علاقاتە سیاسەکەی لە پێناو سەرمایە بووە بەڕاستی هیچ حیزبێک نەبووە نەبووە تا ئێستا پەیوەندێکە کە پەیوەندی لەگەڵ هەمووان هەیە لەگەڵ زۆربەی لایەنە سیاسەکانی شیعە لەگەڵ سونەی شا هەی بووە بەڵام زیاتر لەگەڵ کوردیشە هەندێک کەسایەتی کوردیش علاقەی هەبووە لەگەڵ یا وەکو کەسایەتێکی پارەدار سەرمایەدار هەندێک لە هەندێک ئەزەماتیشە ئەو توانوێتی ڕۆڵ بگێڕێ
و لەبەر ئەوەی بە حکمی با بڵێم ئەمکانیەتەکەی یان ئەو علااقاتانەی لە شەراکەتوانە توانێتی زۆر ئەزمە هەیە هین لایەنێک سەر بک بڵەیە بۆ حکوومەتی ژیان بۆ لایەنە سیاسیەکان مەبەست بۆ لایەنە سیاسیەکان لە ڕێگەی حکوومەتەوە چارەسەری بەڵێ بەس وەکو ئەوەی کە بەڕێزت مامەڵە لەگەڵ کردو لە پەرلەمان ئەو کاتێککە ناوین پەرلەمان بیانە سەرۆکایەتی من هیچ مامەڵەیەکم لەگەڵیان نەکردو بڵێ مامەڵی بازرگانیمە بەسمەوە نییە مەوەستم هەڵسوکەوت ینی نەخێر چی لێ خوێندەوە بەڵێ نەخێر ئێمە بەس وەکو ناو بیستوبانە کە ئەو پیاوە ئەو کاتە مەسەلەن بۆ خواردنی سوپا ئامادەکردنی خواردن سوپا شەریکەیان هەبوو بۆ هەندێشت ئاسایش و بەرگری بووە ئاسایش و بەرگری پەرلەمانی لەبەرەوەی پیاوێک بووە هەر وەکو سەرمایەدار ناسراوە وەکو لایەنی سیاسی نەناسراوە بەڵام ینی با بڵێم لە نەتیجەی پرۆژەکانی وا بووە کە پەیوەندێکی پتەوی لەگەڵ زۆربەی لایەنەکانە هەبێ و من دڵنیام پەیوەندیشی هەبووە لەگەڵ سەفارەتی بریتانی لەگەڵ سەفارەتی ئەمریکی لەگەڵ لایەنە دەوڵەتەکانی تریش ینی ئەو هەروە ئەوە نییە بڵێن ئێمە کوت و پڕ هێنایەن و کردیانە سەرۆکوەزیران بەڵکو خۆشی ئەوەی تیا بووە کە هەندێک هەوڵی داوە پێشتر وەکو ئەوەی سەرمایەدارێکی گەورەیە خاوەنە ئیمکانیەتە مالیەیە چکە هەندێک شت هەیە ئەوێ باسی بکەم مەسەلەن سەرەتا پێش ئەوەی کەس ئێستا لە هەموو ئەعلامی عێراقا یەک کەس باسی عەلی زەیدی نەکرد بەڵام تاکە بربژێری یەکەم پێش ئەوەی ناوی کەس بێت عەلی زەیدی بوو پێش مالیکی بەڵێ بەس کە مالکی خۆی هەڵبژار عەلی زەیدی خۆی کشانەوە کە مالکی خۆی هەڵبژارد عەلی زەیدی خۆی کشانەوە لەبەرەوەی مالکی خۆتەزانی پێگە و توانا و کەسایەتی مالکی کەسایەتێکەوەی لە ئاخر لەحزەی شار ئەو ناوانە هەر هەمووی هەبوو بەڵام لە کۆبوونەوەی ماڵی فالح فەیاز لە بینی سوودانی و لە بینی مالکی طبعا با بڵێم ئەوەی کە چارەسەری ئەم کێشەی کرد و لەم با بڵێم بنبەستە چوارچێوەی هەماهەنگی دەرکرد بەڕێز فایق زەیدان بوو سەرۆکی دەستەی دەسەڵاتی دادوەری عێراق و پێم وایە و عەلی زەیدیش یەکێک لە مڕەشەحە باشەکانی سەرۆکی دادوەری عێراق بۆ ئەم قۆناغا کاندیدی فایق زەیدان تۆ بە کاندیدی فایق زەیدانی دەبینی عەلی زەیدی من بەوە ئەیبینم کە ئەو بە باشترین کاندیدی داناوە بۆ ئەم قۆناغا بۆ چارەسەرکردن لەم کێشانە و لەم قەیرانەی کە هەیە لە عێراق بەس بۆچی ئێستا فایق زەیدان ئەو ڕۆڵە دەبینی پەیوەندی بە چیەوەیە کە کەسێک دیاریکە بۆ کاندیدی سەرۆکوەزیران پەیوەندی بە چیەوەیە سەرۆکی دەسەڵاتی دادوەری بەڵێ پەیوەندی بە کەسایەتی خۆشیەوە هەیە و قووەت و نفوزی خۆشی هەیە بەڵام ڕەنگە حیزبی هەیە وەکو حزب وەکو کوتلەی پەرلەمانی وەکو حزب نە بەس وەکو پەیوەندەکانی وەکو خزمایەتی لەگەڵ شەهید ئەبوو مەهدیە ژن و ژن خوازینی هەیە وەکو علاقاتی زۆر پتەوی لەگەڵ مالکی و لەگەڵ با بڵێم لایەنە سیاسەکە کۆنەکانە هەیە دەستەی کۆن و ینی هەروە نهاتۆتە پێشەوە با بڵێم تا ئێستا خۆتەزانی ماوەیەکی زۆرە لە دوای مەدحەت مەحموود ئێستا ئەو خۆتەزانی زۆربەی کێشەکانیش ئەو دەرگای چارەسەری بۆ دۆزێت کێشەشیە بوو لەگەڵ حاکم جاسم سەرۆکی پێشووی دادگای فیدراڵی وایە بەڵێ هەرەوە کار بوو کە حاکم جاسم خانەنیشین بکرێ لەبەرەوەی ئەم قۆناغە ئەو بەوەی ئەزانێ کە پێویست بۆ ئەوەی یەکەم ئەمە دووسێ هێنی هەیە با بڵێم دەرەچەی هەیە یەکەم ئەم لە ناو ئیتاری تەنسیقیەوە نەهاتووە یعنی با بڵێم لە یەکێک لەو کەسایەتیە سیاسیانە بێ کە سەر بە ئیتاری تەنسیقی ئەوە خۆی لە خۆیان بۆ دنیای دەرەوە بۆ علاقاتی ئەقلیمی بۆ ئەوانە ڕۆڵێکی کاریگەری هەیە وەکو پیاوێکی سەرمایەداریش ئەناسرێت ئەوە یەک ڕاستە ئیتاری تەنسیقی تەرشیحی کردووە بە ئجماعیش تەرشیحیان کردووە نەبە ئەوە نەبە با بڵێم
هەندێک سەرکردە لەوێ نەبوون بەڵێ وەکو ئەبوو ئالای وەلایی بەڵێ هومام حمودی لەگەڵ عەبادی لەگەڵ شیع سودانیش ئەویش لەوێ نەبوو طبعا ئەوانە لەوێ نەبوون عەبادی خۆی مرەشەح بوو و هەندێکیش ناڕازی بوون لەوە ناو چوارچێوی هەمانگی بەڵێ ناڕازی بوون بەڵام بەجماع ئەبێ قەراری هێنا قەراری چوارچێوی هەمانگی باش بەس ئەوەی تێیە بتوانێت یعنی لەم باردۆخی عێراق ڕووبەڕووی کۆمەڵە قەیران بۆتەوە یاخود پێ وایە ئەو بتوانێت هەر حکوومەت پێک بێنێ لەمپەری زۆر نییە لەمپەر زۆر هەیە لە بەردەمی یەکێک لەو مەرجانەی کە لەگەڵ ئەمریکا هەیەی لەسەر ئەم حکوومەتەی تازە تەشکیلکردنی حکوومەتەکە ئەوەیە کە ئەوە هیچ لایەنێکی سیاسی کە هێزی چەکداری هەیە نابێ بەشدار بێ لە حکوومەتە ئەمە کارەساتە قورسە چکە زۆربەی لایەنەکانی ناو چوارچەوەی هەماهەنگی هێزی چەکداریان هەیە سەن عەسایب هێزی چەکداری هەیە 27 کورسی هەیە 27 کورسی هەیە نابێ هین وەرنەگرێ حزب الله 6 کورسی هەیە حزب الله 6 کورسی هەیە ئەوە ئەبوو ئالای وەلایی 4-5 هەیەتیە و هێنیش بەدریش هێزی چەکداری هەیە 21 کورسیە 21 کورسی هەیە لەوانی تریش هەندێک هەیە ینی خۆی مەسەڵەن بەدر 19 کورسی وایە ینی هەیەە ئەوانەی کە ئێستا ئەحمەد ئەسەدی تحالیفی کردووە لەگەڵ شیع سودانیا بەڵام هێزی چەکداری هەیە و مەقعدیشی هەیە لە پەرلەمانە لەبەرەوەی ئەمە بۆ خۆی زۆر ئللا لە حاڵەتێکە مەسەڵەن عەسایی بێکێ تەرشیحەکە وەجهی سیاسی نییە مەسەڵەن وەجهێکی مەدەنیە سیاسی نییە کەس نازانێ ئەمە عەسایبە بەڵام لە نەتیجە هەواداری ئەوان احتیمالە یعنی بەو شێوەیە ئەو تشکیل بێ وەزارەتی خوێندنی باڵایان وەرگرت بەڵێ بەس کەسایەتێکی سیاسی بوو ئەو لە ئەندامی لژنەی مەرکەزی و کە گەیشتە مەکتەبی سیاسیش ئەو واجهەی سیاسی بوو ینی وە نەبوو بڵێ تەنیا ئەکادیمی بەڵام جاوە ئەوە لەم پەرە ئێستا ئەو بە لەم پەر دەبینی بۆ نمونە ئێستا ئەمڕۆژ نێردەی ئەمریکا لە عێراق پێشوازی لێکرد بوو باڵوێزخانی خۆ بڵێن باڵوێزخانەی ئەمریکا پێشتر پێ دوایە ڕاوێژ کراوە لەگەڵ ئەمریکا من پێم وایە زەوئی سەوز وەرگیرا بوو بۆ عەلی زەیدی بۆ عەلی زەیدی بۆ یەکسەر تەرح کرا بۆ ئەوەی کەس ئەم لاوەلانەکە لەسەری بنووسی و قسە بکەن و کێشە دروست بێ و ئەوانە بێ و شتەکە زۆر نهێنی بوو تا آخر لەحزە و لە آخر لەحزەیە هەماهەنگ ئەوەی چوارچێوەی هەماهەنگی کێشەکە تەنها لە ئاخرا لە بینی سوودانی و لە بینی مالکی ما بووە و ئەوانش ئەویان دادەست هەردووکیانەوە کە چارەسەری بکەن و دوایی لە ماڵی فالح فەیاز بەو نەتیجەیە چارەسەر کرا کە ئێستا هەیە باش ئەوە لەم پەری یەکەم کە بەڕێز دەڵێ ئەمریکا کێشە هەیە لەگەڵ بەشداری گروپە چەکدارەکان ئەی بەس بەر لەوە ئەو ڕۆژەی بڵین کۆبوونەوەی چوارچێوی هەمانگی بەر لە ڕاستباردننی عەلی زەیدی ئەبوو ئالایی وەلایی بەشداری کۆبوونەوەکەی کرد وەکو تەحەدایەک بۆ ئەمریکای دەبینی کە 10 ملیۆن دۆلاری وەر کەسێک زانیاریە بێ بەڕێز چۆن خوێندنەوەت بۆ کرد بەڵێ هەروە بوو لەبەرەوەی ئەو خۆی کەسایەتێکی وایە کە ینی خاوەن عەقیدەیە و قەناعەتی خۆی هەیە و بڕوای بەوە هەیە کە ئەو بە مطلقی ینی یەکێکی قائیدێکی مقاومەی ئیسلامیە و سەری لە پێناودا گروپی سەید شوهەدایە سەری لە پێناودانا ئەو هیچ پەشیمان نییە لەوە و بۆیە وەکو تەحەدا ئەوەی کرد و ئێستاش کێشەکان وا چارەسەر نابێ ئەمریکا هەرچی بڵێ ینی تەطبیق بکرێ ئەمریکا ئەڵێ حکوومەتێکی وام ئەوێ بەڵام مەیدانیە نەخێر ئەمریکاش وەزعی خراپە خۆ ئەمریکاش لە ئەمریکا ئێستا تۆ خۆتەزانی شەڕەکە ئیرانی بۆ یەکلا نەکرایەوە طبعاً یەکلا نەکراوەتەوە کێشەی گرفتی گەورەی هەیە 40 تریلیۆن دۆلار ئێستا لە میزانیە قەرزارە ئەمریکا تا ئێستا لە ناوخۆی خۆیان ترامپ سلکی دیبلۆماسی ئەحمال کردووە وەزارەی خارجی و ئەو هەموو کەسایەتیە موسساتیە لە ناو وەزارەی خارجی ئەمریکی هیچ حسابی بۆ ناکە ئۆروپای کردووەتە دوژمنی خۆی ناتۆی کردە دوژمنی خۆی ینی بێسەروبەرێکی گەورەیش هەیە لەوێ لە ئیدارەکەی ترامپاکە سەرکەوتون نەبووە لە ئەدائی
تەنانەت لەش ئەم شەڕیشە نەیکرد وەکو جۆرج بوشی کۆن زەمینە سازی بکە لە ڕێگەی ئومە متحیدەوە دنیا کۆکاتەوە بۆ ئەو با بڵێم هێرشەی کە کردێ سەر عێراق ئەو نەخۆی بە تەنها و بە کەسیشی نەوت پرسوڕایشی بە کەس نەکرد وایویست وەکو جەنتڵمانێک دەرکەوێکە ئەوە توانێ نیوەی عالەم بخاتە ژێر دەستی خۆی بەڵام لە نەتیجە وا دەرنەچوو بۆیە تا ئێستا کێشەکان ماوە لە بینی ئێران و ئەمریکا زامش کاریگەری لەسەر کاریگەری هەیە لەسەر تەشکیلکردنی حکوومەتەکەش 30 ڕۆژ لە بەردەستایە لەو 30 ڕۆژە چه گوزەرێ ئەمریکا جارێتر شەڕەکە لەگەڵ ئێرانە وەزاکان چی لێدێ ئەوەش پەیوەندی سەدی هەیە لەگەڵ ئەو بارودۆخی کە ئێستاین لە تەشکیلکردنی ئەو حکوومەتەکە بەڵام پێشتر کەسێک باسی مارک ساڤایە دەکرا وەکو نێردەی ترامپ بێت بە عێراق ئەو هەر نەگەیشت ئەو بوو بەچی فەشەلی هێنا نەهات و فەشەلی هێنا لە باتی ئەو نێردەی ئەمریکایان داناوە یاخود تۆمبارات نێردەی ترامپە هەم بۆ سووریا و هەم بۆ عێراق پێشتر بۆ سووریا و لبنان بوو ئێستا سووریا و لبنان و عێراقشە چکە ئەو لە راپۆرتێکا کە بۆ ترامپ چوو ڕەخنەی توندیان لێگرت لەبەر ئەوەی لە فلان شوێن دانیشتووە و لەگەڵ فلانە قسەی کردووە و چۆن بووە بەڵێ لایاندا تۆمبارەکات ئەو ئێستا نمایندەی ترامپە لە بۆ عێراق جاوە باشە بۆ عێراقوانە کەسێکە کە باسی دەڵێ فیدرالیت باش نییە و لا مەرکەزیەت باشەوەیکی وەکو تۆمبارەک تۆمبارەک ئەویش پیاوێکی سەرمایه‌داری گەورەیە ئەوش مەساڵحی زۆری هەیە لەگەڵ حکوومەتی تورکیا و لەگەڵ هەندێ حتا تەنانەت لە سووریش ئێستا مەساڵحەیە چوە شەریکاتی ئەملاقی هەیە و ئەوش ترامپ یەکێک لە دۆستە نزیکەکانی ترامپە و ترامپیش زیاتر عقلی سەرمایە حکوومەکانە بڵێن عەلی زەیدی سەرمایەدارە لەگەڵ بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ تۆمبارەک دێتەوە یاخود بڵێن لەگەڵ خواستەکانی ترامپ جیاواز ئەو خۆی عەلی زەیدی خۆی ئەتوانێت لەگەڵ خواستەکانی تۆمبارەک بێتەوە بەڵام کێشەکە ئەوەیە گرفتەکە ئەوەیە ئەو چوارچەوەی هەماهەنگی ئەوی داناوە بۆ چوارچەوەی هەماهەنگی بەشێکی زۆری وەلائین یعنی سەر بە جمهوری ئیسلامی ئێرانن و ممکن نییە لە خەتی ویلایە فەقیه دەربچن بۆیە ئەمە کێشە و گرفتە و ناتوانێت سەر بەخۆ بێ چکە و هێزی نییە و پیاوێکی سیاسیش نەبووە و خاوەن نفوزیش نییە تەنیا نفوزەکەی لە چوارچەوەی هەماهەنگیە وەرەگرێ إلا لە حاڵەتێکە چوارچەوەی هەماهەنگی بەرنامەی سیاسی خۆی بگۆڕێ دەمچاوی خۆی بگۆڕێ عەقیدەکەی بگۆڕێ و لەگەڵ ئەمریکای ڕێکەوەی ئەوە مەوزوعێکی تر باشە بەجگەر لەم پەری گروپە چەکدارەکان چیتر بە لەم پەردەزانی لە بەردەم عەلی زەیدی بۆ پێکهێنانی حکوومەت خۆی بۆ پێکهێنانی حکوومەت کێشە و گرفت زۆرە چکە سونەکان ئێستا داوای ئەو 5 وەزارەتیان هەیە ئێستا 5 وزارەی سیادی هەیە کێشەکە لەسەر وزارە سیادیەکانە باشە چکە ئێستا وەکو جاران نییە کە ئەم لە دەرەوەی چوارچەوەی هەماهەنگیات چۆن سەرۆک کۆمار بۆ کورد چەند ینی با بڵێم نسبەیە بە دەرەجاتە خاڵە و بە هەمان شێوە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی وەزیرانیش بەڵام ئێستا سەرۆکی وەزیران هین لایەنێکی سیاسی نییە بۆ ئەوەی خاڵەکانی کەمتر بێتەوە و خاڵی خۆیان جێگیرە وەکو چوارچەوەی هەماهەنگی خاڵی خۆیان چوارچەوەی هەماهەنگی خاڵەکانی سەرۆک وەزیران دیارە ئەبێت لیان لەسەر خۆیان دابەشی بکەن یان بەرامبەر ئەو دوانە یان ئەبێت وەزارەکەی خۆیان هەر ئەبن بەڵام لەگەڵ ئەوەشە ینی من مەبەستم ئەوەیە لایەنێکی سیا هەمویان شەڕ لەسەر وەزارە سیادەکان باش بەس بۆ ئێستا بۆ نمونە ناوخۆ بەرگری نەوت پلاندانان و دارایی وایە نا پلاندانان نییە چکەسە هەندێکیان باز لە پلاندانانی دەکەنەوەکو سیادی نانە 5 باشە ناوخۆ دارایی نەوت بەرگری دارایی بەرگری بەڵێ بەرگری نەوت دارایی ئەو پێنجێ باشە بە سیادی پلاندانان سیادی نییە بەڵێ کوێستاندێکیان وەکو سیادی هەژماریەکەن دابێن محەممەد محەممەد تەمیم وەزیری بوو بەس بۆچی ئەوانە وەکو سیادی هەژمار دەکەن ئەوانەی تر بڵێن خەڵێن زۆرتر دەبێ ئەوان خەدەماتی هەیە ئەوانە سیادین کە پەیوەندی بە سیادی عێراق مەسەلەن ناوخۆ وەزارەتێکی سیادی گەورەیە و هەم میزانەیە گەورەیە و هەم وەزارەتێکی گەورەیە مؤسسەیەکی گەورەی هەیە
ووەزارەی بەرگری عێراقەوە وەزارەی دەرەوەی عێراقە وەزارەی مالیەیە نەوتە ئەمانە وەزارەی سیادین ینی ئەمە ئەبێ کێشە لەسەر ئەمە دروستە بێ زیاتر کێ وەزارەی خارجی ئێستا پێشتر کورد وەزارەی خارجی هەبوو جێگری سەرۆکوەزیرانی هەبوو ئێستا سونەیش داوای وەزارەی خارجیەکە ئەڵێ مادام داوای وەزارەتی خارجی دەکەن ئەڵێن مادام سەرۆک کۆمار کوردە وەزیری خارجیە بێ هێن بێ مەسەلەن سونە بێ بەڵام لای شیعەکان باشتر وایە پێیان باشە کورد بێ سونە نەبێ ئەگەر خۆیانش نەبن لە دوای 2005 هەر لای کورد نەبووە جگە لە یەکجار محەممەد حەکیم لە شیعەکان وایە نهار لای کورد بوو سونەوەری نەگرتووە وەزارەتی ماوەیەکیش لای جعفەری بوو ئەویش وەزیر خارجیە بوو ئیبراهیم جعفەریە بەڵێ وەکو سونە وەریان نەگرتووە ناوەریان نەگرتووە نەخێر ئێستا کێشە لەسەر ئەو وەزارەت هەیە بڵێ من تەسەورەکەم لە ناو سونەکانە حەلبوسی زۆر هەوڵەدا بۆ وەزارەی خارجی حەلبوسی ئەوە خۆی ئەوەیە ینی با بڵێم کێشە و گرفت بۆیە ئەڵێم دروست ئەبێ لە نەتیجە ینی ئاسان نییە دوای ئەوە وەزارە سیادەکانیش مەسەلەن بەرگری و ناوخۆ و ئەوانەی تر لە ناو چوارچێوەی هەماهەنگیش ئاسان نییە ینی ئەویش گفتوگوی زۆری هەر لای سونەکان بووە بەرگری لای سونە بووە پێش ناوخۆر لای شیعەکان بووە نەوتەر لای شیعەکان بووە مالیش دارایی نەماوەیەک لای کورد بوو ماوەیەکش لای شیعە بەڵێ بەس بۆ کورد سەگەر وەزارەت سیادیەکان سە کورد چوار وەزارەتی هەیە بڵێن یەکێکیان سیادی وەزارەتی دەرەوە ژینگەیە بڵێن ئاوادانکردنەوە شتێکردن لەگەڵ دات دوایە پێ دوای بەس گۆڕانکاریێک هەبێ لە وەزارەتی دەرەوە ڕوودەدات ئەگەر کورد موافق بێ کوردیش موافق نێ کوردیش داوای وەزارەی دەرەوە کاتچکە وەزارەتێکی زۆر گرنگە ئیترەوە من بۆیە ئەڵێم کێشمای کێش دروستە بێ ینی بە ئاسانی چارەسەر ینی ئەو تەشکیل حکوومەتە بە ئاسانی نابێ پێکهاتنی حکوومەتەکە زۆر ئاسان نییە هەم ئێستا با بڵێم زروفی نێودەوڵەتی و زروفی هەرێمایەتی و زروفی ناوخۆش لەبار نییە کە بە ئاسانی ئەو حکوومەتە تەشکیل بکرێ لەمەوەی ئەو سی ڕۆژێک کە بەدانراوە ئێستا بڵێن تا 25 دەبێ حکوومەتەکە پێگەنی بە قورسی دەبینی بەڕێزت من بە قورسی نەڕازی بکرێم لە لایەنەکانی چوارچێوە مانگی هەم کورد بەڵێ بە قورسی ئەبینم لە دوو لاوە لایەنێکی قورسە زۆر قورسەکە ئەوەیە کە ئایا ئەمریکا و ئێرانە گەنەچی چکەوە کێشەیەکی زۆر گەورەیە کاریگەری ڕاستەوخۆی هەیە بەزرەنگە بڵێن ئێستا خۆناقی نەشەڕ نەئاشتی هەر بەردەوام نەشەڕ نەئاشتی بەردەوام بێ ئەوە حکوومەتە ئاسانترە بۆ تەشکیلکردنی حکوومەتەکە ینی ئاسانکاریە بۆ تەشکیلکردنی حکوومەتەکە ئەمێنێتە سەر ئەوەی لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراقا چۆن ئەو کێکە دابەشەکری ینی ئەوە زیاتر ئەمێنێتە سەرەوەی و ئێستاش تۆ هەر کەسێک بە خاڵە ئەگەر هینی هەبێ دەمەقعدی هەبێ بڵۆن منە هاوپەیمانی سوودانی 6 کورسیە بەڵێ مالیکی 29 کورسیە سادیقۆن 27 بەدر 19 حەکیم وەبزانم 18 گەر هەڵ نەبم ئەوان تریش بڵێن کورسی دیکە بە پێی کورسی دابش بکرێ وەزارەتەکە پێشتر لە ناوخۆ شیعە بە کورسی دابش نایەکرا مالکی پیاوێکی زۆر دنیادی دەبوو مەسەلەن کات خۆی حەکیم 3 کورسی هەبوو وتی من وەکو کورسی مامەڵە لەگەڵتا ناکەم وەکو بنەماڵی حەکیم و پێگەی ئێوە خولی ڕابردوەکەم بەڵێ چکە لەگەڵ عەبادی 3 کورسیانێنە بەڵێ لەگەڵ قەیس خەزعەلی شاوا بوو لەگەڵ زۆربەیانە مەسەلەن پێش ئەم دەورەیە و دەورەکەی پێشووتر عەسایب یەک مەقعدی هەبوو دوای بوون بە 15 دوای بوونە 15 مەبەستمەوەیە بە کات خۆی مالکی بە پێی مەقاعد ئەوەی زیاتر بە پێی پێگەی ئەو کەسایەتیە لە ناو شیعەیە لە ناو ینی پێگەی جەماوەریەکەی ئەو شێوەیە مامەڵەیە کرد ئێستا جیاوازە ئێستا سوودانی 46 مەقعدی هەیە و بە پێی مەقعدەکانی خۆی داوای هینەکە ئەوواکە هەرێکێک بە پێی مەقعدی خۆی داواکە ئەوانەی کە مەقعدیان نییە زەحمەتە مەگەر وەکیل وەزیرێک مەگەر شتێک لەو بابەتانە بەریان بکە
بەڵام ئەو پێنج لایەنە ئەساسیە ئەوان زیاتر وەزارەتەکان لە نێوان خۆیانەدا بەشەکەن. باشە بەس ئەم قۆناغی عێراق ئێستا زیاتر لە ناو چوارچێوی هەمانگی کوبەرێز باسکە 12 کەس بڵین ڕۆڵیان هەیە ناو چوارچێوی هەمانگی بەزی کێ زیاتر ڕۆڵی ئێستا شا سوودانیمان هەیە نووری مالیکیمان هەیە هادی عامریمان هەیە محسین مەندەلاوی دەرکەوتووە و قەیس خزعەلیە حەکیمە ئەوەم بڵێن عامر فائیس ئەحمەدە سەدیە ئەبوو عالای وەلایە عەبادیە هومام حەمودیە ئەمانەیە گرتوونین ئێستا دابەشبوون هەیە دابەشبوونێکی گەورە هەیە ئێستا لەناو ئەو 12 کەسی ناو چوارچێوی هەمانگی بەڵێ تەحالفێک هەیە تەحالفێکی عەسایب هەیە لەگەڵ حەلبوسی لەگەڵ یەکێتی بەڵێ ئەوە هەر هەبوو لە دانانی جێگری پەرلەمان و لەگەڵ سەرۆکی کۆماریشا هەبوو و هەندێ لایەنی شیعی تریش یعنی با بڵێم حەکیم لەگەڵ حەکیمیشە و دەریش کەوت لە ئەوەی تەمان سوودانی تەحالفەکەیە منزمن تەحالفەکەیە سوودانی لە چوارچێوە هاوپەیمانێتی بەڵێ لە چوارچێوەی ئەو هاوپەیمانەتی ڕانەگەیەنراوە بەڵام اتفاق لەسەری کرا کە جێگری مەسەڵەن سەرۆکی پەرلەمان دابنرێ سەرۆک کۆمار دابنرێ و سوودانی ببێتە سەرۆک وەزیران بۆ ئەو طبعاً هاوپەیمانەتەکە بۆەوە بوو اتفاقەکەوا بوو بەڵام سەرۆک وەزیران عەرقەلەی تێکەوت سوودانی خۆتەزانی کە مالکی هەر تەنازلی نەکرد بە تەغریدەکەی حتا تەغریدەکەی ترامپ قسە لەسەر ئەوە بوو کە حەلبوسی ڕۆڵێکی کاریگەری بینی لەو تەغریدەیە لە ڕێگەی دووەلی خەلیجەوە بە تایبەت لە ڕێگەی تورکیەوە و دووەلی خەلیجیشەوە ینی هەردوولاوە بۆی ئەو تەغریدە هەبێ بۆی مالکی نەکرێ سوودانی ببێ سوودانی بۆیە تەنازلی کرد بۆ مالکی ئەم بەرنامەیە هەبوو پێش تەنازلەکەی بۆ مالکی ئەم بەرنامەیە هەبوو ینی ئەم قسانە کراوە لە ئەروێقە داخراوەکان هەندێ مەقالیش لەسەری نووسرا کات خۆی ئەگەر تۆ متابعەت کرد بێ لەسەر ئەو شتانە لەبەرەوەی ئەو تەحالفەوەکو خۆی ماوە ئێستا ماوە من پێم وایە کۆکردنەوە بۆ من ئەوەی یەکێتیە لە کورد لە سونە حەلبوسیە یەکەم بەرژەوەندەکانە خزعەلی بەرژەوەندەکان سوودانی بەرژەوەندەکان تۆ بەرژەوە قانونی سیاسەتە سیاسەتەڵێ لا صداقة دائمة ولا عداوة دائمة بل مصالح دائمة يعني دژمنایەتی تاسەر نییە دۆستایەتیش تاسەر نییە تەنیا بەرژەوەندی تاسەر هەیە لەبەر ئەوەی بەرژەوەندەکان وای خواست کە ئەو تەحالفە دروست بێ بۆ تەحالفێکی کاتیە بەڵام لە داهاتووە بێ ڕانەگەێنراوە مثلا بەسەرمەوە پەیمانێتەوەی کرد کە بۆ نمونە مالکی پارتی و بارزانی ئەوانە بڵێن پەراوێز بخرێن ئەو هاوپەیمانێتەوەی کرد لە بەغدا مالکی سەرۆک وەزیرانی بەرزنێنا پارتی لە پرسی سەرۆک کۆماراوی بەسەرات یەکەم کەس کە پیرۆزبایی لە مالکی کرد کاک مەسعود بوو و مالکیش یەکەم کەس کە هات بۆ هەولێر پێش هەموو شتێک کە هەڵبژاردن تەوا بوو هات بۆ هەولێر بۆەوە هات کە خۆی هەڵبژێرێ و تەئیدی بەرزانی وەرگێ بۆیە ئەم تەحالفە بۆ دوورخستنەوەی هەردوو لابوو بەڕاستی بۆ دوورخستنەوەی واقعیشەوە چکە مەساڵحە بەرژەوەندەکانە تۆ خۆت مەسەڵەن مالکی لە ناو چوارچێوەی هەماهەنگی خۆی بە گەورەترین کەسایەتی ئەزانێ ئێستا پەراوێز خرا من تەسەورەکەم پەراوێز خرا ئێستا کەسایەتی گەورە ئێستا کەسایەتی گەورە لە ناو چوارچێوەی هەماهەنگی بە ڕەئی منها ڕەئی شخصی خۆمە بەڕێز فایق زێدانە کەسایەتێکی گەورەیە و قسەی ئەڕوە لە داهاتووشە پێم وایە ئەو ئەتوانێ قسەی بڕوە حزبی داوە ئێستا ئەوە یەکەم عورفە کە سەرۆک وەزیرانی تر حزبی داوە نەبێ ئەمە یەکەم پێشتر سوودانیش هەر بەشێک بوو لە حزبی داوە عەبدولمەهدی بەشێک بوو لە حزبی داوە عەبادی بەشێک بوو لە حزبی داوە کازمی نەبوو تەنیا کازمی نەبوو کازمیش ئەو کاتە هێزی سەدرەکان بوو هێزی هاوای کرد بەڵێ ئەوەی سەدرەکان خۆ پیشاندان کرا خۆتەزانی ئایتر لەبەرەوە من پێم وایە سوودانی شەر لە هەناوی پێشتر ئەندامی حزبی داوە بووە و دوایی جیابەوە لە حزبی داوە بۆ حرەکەی ئیسلاح ئیبراهیم جعفەری جیابەوە ئەم لەگەڵ ئیبراهیم جعفەری بوو 7 مەقعدیان هێنا ئیبراهیم جعفەری حرەکەی ئیسلاحی دروست کرد 7 مەقعدی هێنا لە 2014 ئەم ئەندامی با بڵێم ئەو حزبە بوو
دوای وەزارەتی وەرگرت ئەمجار لەوەوە ینی لەناو حرەکەی ئیسلاحەوە کەوت لەگەڵ فالح فەیاضە خۆی هەردووکیان جیابوونەوە لە حرەکەی ئیسلاح چکە جعفەری نەماوەوانە حرەکەی ئیسلاح نەما ئەوان جیابوونەوە دوایی هینێکیان دروست کرد ڕێخستنێکی تریان دروست کرد و دوایی خۆی یەک مەقعدی هێنا لە پەرلەمانە و لە نەتیجە بۆ سەرۆکوەزیران بە پێی مەقعد نەبووە سەرۆکوەزیران ئەویش مڕەشەحی تەسویە بوو. باش بەس بۆچی سەر لە ناو چوارچێی هەمانگی کەسێکی وەکو عەبادی کە بەشداری هەڵبژاری ناکرد ینی ئەوەی هەیە بخواستێ و بێتە سەرۆکوەزیرانیش وایە بۆچی ینی ئەو لەناو ئەوانیش بەژارن لەو بڕیارنە ینی یەکی وەکو عەبادی کە کورسی نییە وایە ئێستا بەژاری هەڵبژاری لەناو چوارچێوەی هەمانگی من پێم باش بوو پێشتریش لە بەرنامەیەکی جەناب تا باسی ئەوم کرد دوو بەرنامەی پێش ئێستا وتم چوارچێوەی هەماهەنگی ئیشێکی زۆر باشی کردووە کە عەبادی کەسایەتێکی سیاسی بووە پێشتر سەرۆکوەزیرانی عێراق بووە پێشتریش یەکێک لە ئەندامە کاریگەرەکانی حزبی داعوە بوو لە معارەزە و ئەندامی مەکتەبی سیاسی حزبی داعوە بوو حسابی ئەو کەسایەتەی بۆ کرا لە ناو چوارچێوەی هەماهەنگی ئەگەر مەقعدیشی نەبێ لە بڕیاری سیاسیە بەشدار بێ بۆ شیعەکان ئێمەش وەکو کورد ئەگەر بەرەیەکمان هەبێ بەڕاستی کەسایەتی سیاسی هەیە پێویستمان بۆ چوارچێوەیە وەکو شیعەکان زۆر پێویستیمان پێ ئەگەر یەک کورسیشی هەبێ و لە انتخاباتێکا کورسیشی نەهێنا حەقا لە بڕیاری سیاسیە بەشدار بێ ینی عەبادی بەشدارە لە بڕیاری سیاسی و پێشتر حەکیم 3 کورسی هەبوو و حسابی کورسی لەگەڵا نەکرا لەبەر کەسایەتە سیاسیەکە بنەماڵەکەی نزیکەی 20 کورسیان هێنایەوە بەڵێ باشە بەس وەکو بڵێن ئێستا واز دەکرێت سەردەمی ئەوانەی کە بڵێن بە تەمەنەکان زۆر لاواز بوو بێ ئێستا کۆمەڵی خەڵکی گەنج لە ناو سوننە بێ وەکو حەلبوسی لە ناو شیعەکان بێ دێنە پێشەوە ئەوە دروستە ئەوە لە وڵاتی مؤسساتی پێگەی ئەوانەی گەنجن دێنە پێشەوە لە ڕێگەی مؤسساتەوە دێنە پێشەوە یان لە ڕێگەی ئەو حزبانەی کە کادر دروستەکەن کادری کەفوو دروستەکەن بە توانات دروستەکەن و ئامادەیانەکەن بۆ قیادە و ینی بۆ ئەوەی بتوانن لە داهاتوو قائد بن سەرکردە بن بەڵام لە عێراقا شتی وە زۆر جار مؤسساتی نییە لەپڕ بۆ تەڵەکەوێ مثلا ئەمەی هەیبەت حەلبوسی بۆ نمونە ئەڵێم ینی هەیبەت حەلبوسی خۆی لە ناو سونەیە سەدان قیادەی سیاسی گەورە هەیە بەڵام لە ڕووی ئەوەی لەبەر ئەوەی ئێستا زروفەکە وایە ئامۆزای حەلبوسیە و دوایی حەلبوسی مەقعدی زۆری هەیە سەرکردەیەکی سونەیە بۆیە لە مەسەلەن ئێستا زەیدی عەلی زەیدی خۆ لەسەر ئەساسیەوە ناتوە کە گەنجێکی کەفووە ئیتر هەموو خبرەی هەیە ئەتوانێت پیاوی دەوڵەت بێ بۆ ئەوە نا ینی بەو شێوەیە کەس تەجروبەی نەکردووە ئێستا و سبەینێ بێتە قائدی عامی قواتی مسلح قائدێک بێ ئەمە پەیوەندی بە مالیەوە نییە پەیوەندی بە سەرمایەوە نییە ئەمە فەنی قیادەی ئەوێ ئەمە بڕیاری ئەوێ بڕاردانی ئەوێ قائد لە لەحەزاتا بیرەکاتەوە سرعی بەدیهی کازمی فەرماندەی هێزە چەکدارەکان باڵی ماڵەکان بردومان دەکرد وایە ئیجا ئەوە لە عێراق قەرشەی گوێبڕینیان لێکرده بوو لە عێراقا لەبەر ئەوەی تۆ بتەوێ وەکو موەسات من ئێستا شەڵم ئەگەر بێتۆ ئەم حکومەتە دامەزرێ و ئێستا ئێمە هیچ پرۆژەیەکمان لە حکومەتە نەبینیوە مثلا ئەم چ پرۆژەیەکی هەیە بۆ داهاتووی چ بەرنامەیەکی هەیە بۆ داهاتووی حکومەتە بێجگە لە بەرنامە سیاسیەکە بەرنامەی ئاوەدانی بەرنامەی بیناکردنی دەوڵەت بەرنامەی مکافحەی فەساد مکافحەی فەساد ئەتوانێ بکە ئەگەر مکافحەی فەساد بکە ئەبێ زۆربەی لایەنە سیاسەکانەوانەی ژووری اقتصادی زۆربەیان ژووری اقتصادیان هەیەوە سندوقی انتخابات لە ڕێگەی سندوق اقتصادەکەیانەوە دروستە بێ بەڕاستی ئەو دەنگانە دروستە بێ ژووری ئابووری حزبەکان هێڵێ دەنگ بێنێ ئەگە سوودانی سەرۆکوەزیران نەبوایەوە ئەمکانیەتی دەوڵەتی بەکار نەهێنایە دوو کورسی پێشتر یەک کورسی هەبوو بەڵام کە سەدرەکان لاچوون ژنێکیش سەرکەوت بۆ دوو کورسی
بەڵام ئەگەر دەسڵات ئێستا پەیمانێکی پێکێنا 46 کورس ئەگەر پارەی دەوڵەتی لەبەردەست نەبووایە و پارەی دەوڵەتی بەکار نەهێنرا نەهاتایە بۆ حملەی هەڵبژاردن کەمە خۆی خەرقێکی دەستوری گەورەیە و خەرقی قانونە و فەسادێکی گەورەیە هەموو لایەنە سیاسەکان ینی سندوقی اقتصادیان بۆ زیاتر دەنگدانە لەبەر ئەوە تا سندوقی اقتصادی بمێنێ دەنگدان بەو شێوە نەزاهەتەکە ئێمە بیری لەکەینەوە کە دەوڵەتێکی سەقامگیری با بڵێم مەدەنی موسساتی دروست بێ بۆ ئەوەی هەموو خەڵکێک بتوانێ بە پێی یاسا مامەڵە بکاوە ئاسوودە بێ ئەوە قورسە لە عێراق باش بە زۆکو کورت چۆن دەیبینی بەشداریکردنیانەوە پێ دوایە عەلی زەیدی بێتە هەولێر بێتە سلێمانی چونکە هەندێک دەڵێن ڕەنگە بێتە هەرێمەندێکیان وتوانە گوایە پێویست ناکە سەردانی هەرێمی کوردستان بکرێ بە ئەوان بێنە بەغدا لێ و توێژ بکرێ من پێم وایە دێتە هەولێر و دێتە سلێمانی زۆر تەبیعیە بێتیش چونکە ئەو بۆتە سەرۆکۆزیران و پێشتریش علاقەی هەبوو حتمما هەر مەرحەبا و سەڵاوی هەبوو لەگەڵ کەسایەتی سیاسەکانی پیرۆزبایی زۆریشی لێکرا لە هەرێمەوە لەبەرەوە من پێم وایە کێشەی هەرێم ئەوە نییە ئەو بێتیانەیەت کێشەی هەرێم ئەوەیە ئەبێ ئێستا لە ناو هەرێمە ئێمە پەرلێمانێکمانەیە پەک خراوە ساڵ و نیوێکە پەک خراوە ئێمە ئێستا سەرەکی ترین ئەرک ئەوەیە ئەو پەرلەمانە کارا بکرێ سەرەکەی ترین ئەرک ئەوەیە ئەوە کارا بکرێت چونکە پەرلەمان موسساتی یەکڕیزیە با معارەزەی شویت چونکە لە ناو موسسەیەکی تەشریعیت لە ناو هەیکەلێکی موسساتیت لە ناو هەرێمە تۆ ئەوە ئەبێتە مایەی بەهێز بوونت لە بەغایە ئێمە بەداخەوە تا ئێستا نەمعارەزە نەدەسڵات هیچی بەیەکەوە ڕێکنین و هەرێم لە زەعیفترین مووقعایە ئێستا لە ئێستادا با من واتە سەوڕەکەم بۆیە و پەرتەوازەیەوە دەیبینی حتمما تەسیری خۆی هەیە تەسیری گەورەی ئەمە ڕەنگە تۆ لە پێکێنانی حکوومەت بۆ من وەکو لایەنێکی سیاسی قسە ناکەم ینی چاودێرێ قسە کە واقعەکە بێت بەس ئەو قۆناغە ئەوەی کە کورد لە پێکێنانی حکوومەت لاواز بێ لە دوای 2012 دەستی پێ نەکردەوە چونکە ئەو کاتە حکوومەت لە هەرێم تشکیل لەکرا ئەگەر کورد ڤیتۆی لەسەر کەسێکە بووە نەبوو بە سەرۆگەزیران ئێستا ئەو قۆناغە تێپەڕی وایە ئەو قۆناغانە تا ڕادەیەک زۆر باشتر بوو لە ئێستا چکە پەرلەمانێکمان هەبوو ئەگەر دەسڵاتی پەرلەمانی زۆر بەهێز نەبووایە حکوومەتێکی شەرعی هەبوو ئێستا حکوومەتەکە کار بەڕێکەرە تەمەنی مانگی حوت ساڵ بەڵێنزیکەی دوو کابینە و پەرلەمانیش نییە و ئەو کێشە و گرفتەیش لە نێو لایەنە سیاسیەکان هەیە ئەمە من بۆیە ئەڵێم لاواسترین یعنی لەو قۆناغانەی کە هەیە ئێستا قۆناغێکی وای دەبینی کە هەم ئێستا پارتی بەجیا و توێش بکە بۆ پێکێنانی حکوومەت هەم یەکێتی هەم لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتیش کە دەکورسینە ناو پەرلەمانی عێراق ئەوانی جەڵێن خواستێنێ ئەنی بە سێ لایەنی جیاواز پێ دوایە و توێش بکەن بۆ پێکێنانی حکوومەت وای دەبینی بەڵێ واقعەکە وایە چکە تا ئێستا ئەوە ئێستا بانیەک لە بەردەستە تۆ لەو مانگە پەرلەمان کاراکەی لەو مانگە بەیەکەوە چەند کۆبنەوەی خەت بەوادر هەیە بۆ کۆبنەوەی هاوبەش لە نێوان هەموو لایەنە کوردەکان بەرنامێکی هاوبەش ئامادە بکرێ بۆ پێکێنانی حکوومەت هیچ بەوادرێک نییە کەوا بێ ئێستا هەڵپەیە بۆ ئەوەی چۆن لەگەڵ تۆ بەشەکەی خۆت حوسەکەی خۆت وەرگری ئەجا ئەم جاریشە معارەزەیە گرتووە معارزە وازان 12 کورسیان هەیە خوینەوەی نوێستە لەگەڵ یەکێتیە کۆمەڵ و هەڵوێست و یەکگرتو دەکورسینەوە دەکورسین لە پەرلەمان دەکورسی یەک وەزارەتی دەکاتوایە ئەگەر بەشداری بکەن ئەگە بەشداری بکەن ئەگە داوا بکەن یەک وەزارەتیان بەزەو کاتە ئێستا کورد هەر پێ دوای ڕژی 4 وەزارەت دەبێ هەرمەم شێ دەبین 4 وەزارەتە بێ لەگەڵ هەندێک موسسە مەسەن جێگیری ڕئیس وزەرانی ڕئیس وزارای ئەبێ وەکیل وەزیری هەندێک وەکالەی وەزەرایی ئەبێ مستەشاری ئەبێ ئەوانە هەمووی بەزێمە کۆمەڵێک پرسمان هەیە پێشبین دەکەی لە کابینەکەی سوودانی شتەیدا بوو وەکو چارەسەرکردنی کێشەی موچە وەکو نەوت وەکو مادەی 140 هیچی جێبەجێ نەکرا بڵێن و کابینی سوودانی شتێپەڕی ئەم دەکرێت لەم قۆناغە شتێک بکرێ ئەوە تایبەت پرسی موچە بەلایەکدا بکەوێ مەسەلەی نەوتە یاسای نەوت و غازە ئەنجومەنی فیدرالیە ئەم کێشانە هیچی چارەسەر ناکرێ تا کێشەی ئەمریکا لەگەڵ ئێرانە کاڵانە بێتەوە هەمووی نەخێر
پەیوەندیەکی ئۆرگانیکی گەورەی لەگەڵ ئەو کێشانە هەیە کە لەگەڵ ئەمریکا و بەغایە. بەزڕەنگە خەڵک بن و بڵێن لە دوای 2023ەوە ئەو کێشانە هەر یاخڵێن کێشەی موچە لە 2014 بەردەوامەوە هەر چارەسەریش نەکرد. آخر لایەنەکانی بزان کێشەکە لەکوێیە با هەندێک زۆر سەریح بین. بەڵێ جمهوری ئیسلامی ئێران قەت ئەمە خۆی قانونە یعنی خۆ بەدەست من و تۆ نییە کوردی تایە. من لە کەسایەتی سیاسی و هینیم بیستو یان لە دانیشتنا بیستومە ئەو نایە بۆ تۆ دۆستایەتی تەکا بەڵام نایە دیفاعت لێ بکا و هەوڵ بدا تۆ سەقامگیر بیت مستحیلە. دۆستایەتی تەکا بۆ ئەوەی دژایەتی نەکەی کێشەی بۆ دروست نەکەی. بەڵام جمهوری ئیسلامی لە عێراقا ئێستا وەلایی هەیە یعنی ئەوانەی سەر بە جمهوری ئیسلامی ئێرانن و بە هەمان شێوە سونەکانیش سەر بە با بڵێم عەقڵی قەومیەی عەرەبی بەعزێکی زۆربەی زۆری عەقڵی قەومیی عەرەبی هەیە ئەمان قەت لەگەڵ فدرالیەتان نین هەردوولا بە بەردەوام قسە لەسەر مەرکەزیەتەکەن و تەعاملیانیش مەرکەزیە. ئێمە خۆشمان بۆیە ئەڵێم لە 2023 دوای 2005 ئەوانە وابووە لەبەرەوەی ئەوان بە بەردەوام چاوەڕێ ئەوەیان کردووە چکە ئەو کاتە سراعی بینی ئێران و با بڵێم لە منطقەکە هەر هەبووە هەر ملمانی لە بینی ئێران و ئەمریکا لە ژێرەوە هەبووە چکە ئەم کێشەیە خۆی ئەمڕۆ نییە مەرگبەر ئەمریکا و مەرگبەر ئیسرائیل 47 ساڵە هەیە لە پێش 2023 هەیە و ئەمریکا لە عێراق داخل بوو فترەیەکی ویئام بوو فترەیەک بوو کە بەڵام دوایی لە ژێرەوە جمهوری ئیسلامی ئێران زۆر دامی مقاومەی کرد بۆ لێدانی ئەمریکا و دەرکردنی ئەمریکا لە عێراق. ئەمە هەر هەبووە بۆیە پەیوەندی بەم کێشانەوە هەیە. عێراقی استقرارەکە کاتێک استقرارەکە کە سیادەی هەبێ کە سەربەخۆ بێ کە حزبە سیاسیەکانی لە ناو جەرگەی خەڵکەوە دروست ببن و بتوانن ینی با بڵێم بەرنامەی سیاسی سیادیان هەبێ بۆ وڵاتەکە چۆن بینای دەوڵەتێکی مەدەنی دەستوری ئەەکەی کە بتوانی سەقامگیر بێ و لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سیاسی و لە علاقاتی دەولیەوە علاقاتی هەرەمی ئەمانە هەرەمووی سەرکەوتوو بێ. ئەمە بەم وەزعە کرێ ئێستا لە عێراق فەساد تابینە قاقای چوو فقر دەرەجەی فقر تەسەور ناکرێت چی هەیە لە جنوبە ئەوەی کە ظاهرە دەرەکەوێ لە عێراقا بەگشتی هەیە بەڵام لە جنوبە بە دەرەجەی یەک هەیە. ئەمە علاقاتمان لەگەڵ وڵاتە عەرەبیەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ علاقاتمان لەگەڵ دنیای دەرەوە هەمووی کێشەیە. علاقاتی ناوخۆشمان کێشەیە لە ناو چوارچێوەی هەماهەنگی شیعەکان کێشە و گرفتەیە لە ناو چوارچێوەی سونیەکان ئێستا کێشەکان تۆزێک کەمتر بووە لەبەرەوەی ڕاعی هەیە لە وڵاتە عەرەبیەکانەوە بەڵام لە ناو کوردیشا کێشە و گرفتی زۆر هەیە. ئەمە چۆن وڵاتێکی سەقامگیر دروستە بێ بەمە سەقامگیر دروست نابێ بەس پێ کێشەکان هێریم بەغدا شەر بەردەوام دەبن لە پرسی موچەیە بەڵتە من پێم وایە ئەگەر حکوومەتێکی سەقامگیر نەیەتە سەرکار و بەرنمەیەکی ڕاستەقینەی نەبێ بۆ بیناکردنی ئەم وڵاتە لە هەموو ڕێیەکەوە مستحیل ئەو کێشانە چارەسەر بەس کورد بەشێکی کە پاشەخشەی کردووە لە بەغدا ماین پۆستی زۆر هەیە پەیوەندی بەو نییە کە بە بەتاڵی جێهێشتوون یان خەڵکی کاریگەردانانراوە. سەم سەیرم کرد لە کابینە یەکەمی سوودانی لە 2006 کورد لە 126 بوو ئێستا لەم کابینەی سوودانی لە 13 بۆ 14 و ڕەنگە ئەم جارە شەروا بمێنێتەوە. لوژنەیەکی تەوازن هەبوو کاک حەکیم کاتی خۆی ڕۆژ نوری شاوەی سەرگای 2005 بەڵێ ئەو لوژنەی تەوازنە بۆ هەموو ئەو دام و دەستگایانە بوو لە مدیر عامەوە لە موسساتی دەوڵەتەوە لەو کەلای وەزاراتەوە لە هەمووی تەنانەت لە ناو سلکی عسکەریشە ئەبێ کورد ڕۆڵی کاریگەری هەبێ بە پێی نسبەی سوکانی. بەڵام زۆر بەداخەوە لە نەتیجەی کێشەی نێوان پارتیوەکێتی ئەو لوژنەی تەوازنە نەیتوانی ڕۆژێک بۆ ڕۆژێکیش نەیتوانی سەرکەوتوو بێ لە ئیشەکانی لەگەڵێکا ڕێکەون لوژنەیەکی ڕێکوپێک دانێن بۆ ئەوی داواکارەکانی کورد جێبەجێ بکرێت لە بەقا. ئەو لوژنەیە هەروە مایەوە کە ینی با بڵێم لوژنەیەکی ئەکتیڤ نەما و ئەو هەموو بۆشایانە دروست بوو کە دوای ئەوەش هەر کەسێک ئێستا پێشتر سەرۆکی ئەرکانی کورد بوو پێشتر مدیری استخباراتی عام
این کورد سەرۆرەکانی سوپا بەڵێ سەرۆکەرەکانی سوپا بابەکر زێباری بوو مەڵە ڕاست پێشتر دام و دەستگای زۆر هەبوو مەسەلەن بۆ نمونە ئەسمانی کورد بوو ئەوەی با بڵێن مدیری جنسیەی عام کورد بوو ئەوەی دوایی هین ئەوەی زۆر دام و دەستگای زۆر لەوانە کورد بوون وەکیل وەزارەتەکان زۆر وەکیل وەزارات کورد بوو چکە باسی پێستا 500 پۆستی بەتاڵ دەکرێت لە بریکاری وەزیر و بەڕێوەبەری گشتیوانەکە پڕ نەکراونەتەوە شیعە یاخود سوننە پڕکراونەتەوە نانە ئێستا وردە پڕەکرێنەوە هەر بڵێن ئەوان پڕی دەکەن ئەوانەوان پڕێکەوە لە سوپا سەر دابەز لە وەزارەی بەرگریەوە هیچ ئەمە هیچمان بەسەر هیچەوە نەماوە پێشتر قایدی خۆی جەویە کورد بوو ئەوە زۆر شتمان کورد بوو بەڵام ئێستا نەما حتا قایت فرقەکان ئەو کاتانە قایت فرقەی دە کورد بوو قایت فرقەی شەش کورد بەس بۆ کورد گرنگ نەبوو بە قورسایەکی زۆرەوە لە بەغدا بێ ئێستا بنمونە حاڵەتە نیە لە پارچەکانی دیکە ئێستا لێرە تۆ سەر و کۆمارت هەیە بۆ نمونە وەزیرت هەیە جێگیری سەرۆکی پەرلەمانت هەیە ئەی نەتوانرا بۆ بەرهێنانی تێدا بکرێ بۆ پرسی کورد لە عێراق بۆ بەهێزبوونی پێگەکەی زۆر بەداخەوە کورد دەیتوانی چکە کورد لە ڕووی دەستوریەوە مافی پارێزراوە ینی ئەوە بۆ ینی لە ڕووی قانونی دەولیشەوە ینی معتەرەفە دەستوری عێراق لە بەرەوەی بەدەنگدان هاتووە و مەجلسی ئەمنیش ینی ڕعایەکە لەبەر ئەوەی تۆ مادام ئەو با بڵێم ئەو دەستورە وا پشتگیری تەکە ئەوایە خۆت لە ئاستی مەسئولیەتی گەورەی ئەو قۆناغە بیت ئەوەش پەیوەندی بە ئەوە هەیە کە ئێمە هەر لە کۆنەوە تا ئێستا نەمانتوانی وەکو هەیئەتێکی هاوبەشی موسساتی دروست بکەین قاعیدەکەی لە بەغا بێ بۆ ئەوەی بۆ پرسی بەغا لەگەڵ بەغایە بۆ پرسی کورد لەگەڵ بەغایە من جارەکەی تریش وتم بۆ معارەزەیش ناو کوردستانیش ئەبێ پرسەکانی بەغا زۆر جیاوازە لەگەڵ ئێرە لێرە معارەزە بە بەس لە بەغایە لەسەر پرسەکان ئەبێ کۆکبین لەگەڵێکە بەڵام بەداخەوە تا ئێستا لە بەغایە ڕۆژ بە ڕۆژ لێکە ترازین و یەگرتو نابین ئێستا سونە یەگرتو بوو سونە پێشتر زۆر لێک ترازا بوو باشە باشترە یاخود زۆر باشی لێک ترازان نانا زۆر باشترە ئێستا باشتر وەزارەتەکانی خۆشیان وەردەگرنەوە سونە هەستی بەوە کرد لەو قۆناغێکی زۆر هەستیارە و ڕاعیانی شەیە تورکیا پشتگیریانەکە و وڵاتانی عەرەبیش قەتەر و ئەمارات و سعودیە و ئەوانش پشتگیریانەکە بەزەوە هەرێمی کوردستان بڵێن دەسەڵات زۆر لە یەکتر جیاوە دەبێتەوە ئۆپۆزیسیۆن فراغی زۆر هەیە چاوەڕێی هیچ ناکە یعنی بۆ بکاری پێکەوەی لە 4 ساڵی داهاتوش بۆ کورد وەڵا ئەرکە و مەسئولیەتێکی تاریخی گەورەیە لەسەر شان هەموو حزبەکان هەرێکێ بە پێی سوقلی خۆی بە پێی پێگەی خۆی مەسئولیەتی گەورەی لەسەر شانە من عیب نییە تەنازل بۆ تۆ بکەم لە زۆر شتا بەڵام عیب بە تەنازل بۆ بەرامبەرەکەم بکەم لە پێناو شتێکی ترە تۆ صاحب قووەتیش دایمەن تۆ خۆت هەم وەکو کوردەواری ئەڵێ وەکو عەرەبیش میسالی زۆرە ئەڵێ تەنازل عند المەقدرە یعنی تۆ ئەگەر تەنازل بۆ شتێک بکەی لە کاتی مەقدرەت هەیە لە کاتی قووەتبوونی تۆ هەیە تۆ دەستاتت هەیە قووەتت هەیە با تەنازل بکەی بۆ بەرژەوەندی گشتی یعنی ئێمە بەڕاستی لەوەوە زۆر تا ئێستا خەلەلی گەورەمانەیە باش با دۆ پرسیارم بە پوختی بێ سوپاسکەم لەسەر سەدر تاو لە پرۆسی سیاسی شایەوە لەم حکوومەتەش هیچ ڕۆڵێکی نابێ وەکو پرۆسی سیاسی لەم حکوومەتە بڕوا ناکەم ڕۆڵی هەبێ بەڵام چاوەڕوانە ئەو نەکشاوەتەوە لە پرۆسی سیاسی من ئاگادارم چاوەڕێی چییە؟ ئەو چاوەڕێی ئایا ئەم حکوومەتە تەشکیلەکەی چۆنە بێ کێشەکەی ئەمریکا و ئێرانیش چۆنە بێ چاوەڕێ ئەوەیە لە دوای ئەوە سەدر لە دوای ئەم قۆناغە ڕۆڵی کاریگەری ئەبێ سەدا سەد جادە ئەو ڕژێنێ بەڵام تا ئێستا خۆی پاراستووە لەوەی ئەو یەک خاڵی هەیە سەدر بۆ ئەوەی کاتەکەی نەبێ ئەڵێ خوێنی شیعە بەدەستی شیعە ڕێژێ لەبەر ئەوە دوورە پەرێز بووە تا ئێستا نایەوێ جادەکە بڕژێنێ و ئەی هێڵێ بۆ کاتێک کە تەواو ئیتر پێویست بکە زۆر سوپاس دەکەین کاک عەبدولعەزیز حەسەن مادوماکەی سوپاسیان سوپاس بە بینەرانی بەڕێز سوپاس باوەکارانم خواتان لەگەڵ